گفتوگۆکان هەر بەردەوامن بۆی کە نەوتی هەرێمی کوردستان بتوانێت هەناردە بکرێتەوە ئەگەر ئەم بابەتە جێبەجێ بێت هەم ئابووری عێراق جارێکی دیکە دەکەوێتە سەر پێی خۆی هاوکات لەلایەکی دیکە و پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی چارەسەر دەبێت و هەروەها و کۆمپانیا نەوتیانەی کە پێشتر لێرە کاریان کردو لە هەرێمی کوردستان ئەتوانن دەست بە کارەکانی خۆیان بکەنەوە زەرەر و زیان ئابووریەکانیش ڕابگیرێت بەڵام بۆچی تا ئێستا دەستی پێ نەکردوتەوە و زەرەر و زیانی ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان تا ئێستا بۆ سەربازاری وزەی جیهانیش چی بووە لەگەڵ میوانەکەم زیاترە بابەتە گفتوگۆ دەکەم بەڕێز ڕۆبین میلز بەڕێوەبەری جێبەجەکاری کۆمپانیای قەمەر ئەنێرژی لە دوبەیەوە لەگەڵنا. بەڕێز میلز سپاس کە لەگەڵ کوردستان 24 زیاتر لە 2 ساڵە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکی بۆ بازاڕەکانی جیهان وەستاوە. ئێوە زانن زانیاری ورتان لایە ئەم ڕاگررتنە چەندە زەرەری لە بازاڕی وزەی جیهانی و هاوکات کۆمپانیەکانی نەوت داوە لە کوردستان و عێراق. ناکۆکێ لەسەر هێڵی بۆڕی نەوتی بەردەوامە ململانەیەکی جێگەی نیگەرانیت چەندین کێشەی لە نێوان هەولێر و حکوومەتی فیدراڵ لە بەغدا دروست کردووە و هەندێک بەرەو پێشچوونیشە بۆ لە بەشێک لە کێشەکان وا دیارە کە دانوستان زیاتر درێژە دەکێشێت کێشەی دیکە دەردەکەوێت بە هەمان شێوە هەناردەی نەوتی هەرێم دەبێت دەست پێ بکاتەوە بەڵام ئێستا گفتوگۆ لەسەرەوەیە ئەو نەوتەی هەرێمی کوردستان دەبێت ڕادستی بەغدا بکات دەبێت چەند بەرمیل بێت و لە بەشە بودجەکەی لە بودجەی عێراق چەند دەبێت و کۆمپانیا نێودەوڵەتیەکان چەند پارە لە بەغدا وەردەگرن و قەرزەکەیان چۆن وەردەگرنەوە چەند نەوت بۆ هەرێمی کوردستان دەمێت بۆ بەکارهێنانی ناوخۆی و چەندی مەرزی دیکە شێکە ئێستا گفتگۆی لەسەر دەکرێت. باشە کۆمپانیەکان تا ئێستا چەندین جار لەگەڵ حکوومەتی عێراق کۆبوونەتەوە لایەنی دیکە شاتۆتە سەرخەت بەڵام عێراق ئامادە نییە کە خەرجی کۆمپانیەکان بداتەوە و قەرزەی کە لە لای حکوومەتی عێراق دابینی بکات بۆی کۆمپانیەکان دەست بە کارەکانی خۆیان بکەنەوە. ئایا لەم بارەوە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عێراق دەکەنەوە ئەنجامەکان دڵخۆشکردن دەکرێت بڵێن عێراق پابند دەبێت بە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی؟ لە بڕوادان بەرەو پێشچوون هەیە لە دانوستانەکان هەروەک گوتان دانوستانەکە لە نێوان سێ لایەنە هەرێمی کوردستان بەغدا و کۆمپانیا نەوتیەکان و هەر سێ لایەن پێویستیان بە خواستەکانی خۆیان هەیە و پێویستە مەرجەکانیان جێبەجێ بکرێت بە هەمان شێوە کێشەی ئاڵۆزی لە نێوان هەر سێ لایەن کۆمپانیا نێودەوڵەتیەکان لە هەرێمی کوردستان ئێستا لە کارەکانیان بەردەوامن نەوت بەرهەم دێنن نەک بۆ بەرزترین ئاست بەڵام کاری خۆیان دەکەن بەرهەمێنان هەیە و لە نێو خۆدا دەفرۆشرێت لە ناو هەرێمی کوردستاندا دەفرۆشرێت و لە ناو خۆ هەڵاوتنی بۆ دەکرێت بەڵام هەناردە ناکرێت لە ڕێگەی هێڵی بۆڕی نەوتیەوە ئەمەش شتێکە کە بای نزیکەی ملیارێک دۆلارە کۆمپانیەکان ئەو پارەیان داوا کردوێتەوە و لە ڕووی گرێبەستەکانەوە لە ڕووی یاسایی و مامەڵە لەگەڵ بەغدا دەکەن کە چۆن ئەو پارەیە وەربگرن لە ئایندەدا ئەو کێشانە دەبێت چارەسەر بکرێت بە هەمان شێوە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵ. زۆر باشە بەڕێز ڕۆبین ئەگەر ئەو کێشانە چارەسەر نەکرێت و ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەردەوام بێت ئەو کۆمپانیانە ئامادەن جارێکی دیکە لەگەڵ عێراق لەسەر نەوتەکەی کار بکەنەوە ئایا متمانە بە عێراق دەمێنێت لە ڕووی کارکردنی کۆمپانیەکانی بەرهەمهێنەری نەوت لێرە؟ کۆمپانیەکان دەیانەوێت ڕێککەوتن هەبێت زۆر بە سەختی و کارش دەکەن پشتیوانی سیاسیشیان هەیە لەلایەن ئەمریکاوە بۆی بگەن بە ڕێککەوتنێک لە هەمان کات لە کارکردن بەردەوامن کارەکانیان بەردەوامە هەندێک داهاتیان دەستکەوتووە بەڵام بەم شێوێنیە کە خواستیانە لە کارەکانیان بەردەوامن دەیانەوێت ڕێککەوتنەکە خراپ نەبێت بەڵکو ڕێککەوتن و گرێبەستێکی درێژخایان بێت و بەرهێنانیان درێژخایان بێت نەک بۆ ماوەیەکی کورت و دواتر کێشەی دیکەی بە دوادا بێت ئەمە دەرفەتەوە کێشانە چارەسەر بکرێن و ئەو
کێشانەش نزیکەی 20 ساڵە بوونی هەبووە دوایەوەی لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی سربەخۆ نەوت دەفرۆشرا ئێستا دەرفەتەکەی بگەن بە ڕێکەوتنێکی هەمیشەیی و بە تەواوی کێشەکان چارەسەر بکرێن. باشە داهاتی کۆمپانیا ناوخۆیەکان کۆمپانیەکانی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان و عراق لە 60 کەمی کردووە لە دوای ڕاگررتنی هەناردەی نەوت واتە زەرێکی زۆر بەرەو کۆمپانیانە کەوتووە ئەمە کێ قەربووی دەکاتەوە ئایا لەگەڵ حکوومەتی عراق لەسەرم بابەتە قسەتان کردووە؟ ئەو پارە ئێستا لێیان کەمی کردووە و زەرریان پێگەیشتووە ئێستا ناچارن بە پارەیەکی کەمتر نەوت بفرۆشن چونکە زیانێکی زیاتریان پێدەگات ئەوەی دایانەوێت کاتێک هێڵی بۆڕیەکە دەکرێتەوە بۆ بەرهەمهێنان پارەیەکی باش و دادپەروەرانە وەربگرن و نرخەکە گونجاو بێت گرێبەستەکان گونجاو بێت و تێچووەکانیان پڕ بکاتەوە و داهاتیان بۆ دابین بکات ئەمە بابەتە سەرەکیەکانە لای کۆمپانیانە بە هەمان شێوە 2 ساڵی ڕابردوو کە هێڵیەک بۆڕیەکە داخرا لە ناوخۆ دەفرۆشرا زیانیان پێگەیشت بە هەمان شێوە نزیکەی 1 ملیارد دۆلاریش قەرز کەڵەکە بووە دایانەوێت بزانەوە قەرزە چۆن دەدرێتەوە. باشە کۆمپانیەکان داوا دەکەنەوە قەرزە چۆن بدرێتەوە پێشووتر داوایان کردبوو قەرزەکە بە کاش وەردەگرنەوە بەڵام حکوومەتی عێراق ڕەت کردوێتەوە. ئەمە کێشەیەکی دیکەی ئاڵۆزە لە دانوستانەکان بەغدا بە دڵنیاییەوە دەڵێت ئەم قەرزە لەسەر شانی هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان دەڵێت بەغدا دەستی بەسەر بە بازارکردنینە و داگرتووە خۆی بە بازاری دەکات ئەمە بە پرسیارەتی عێراقە بۆی ئەمە بابەتێکە دەبێت چارەسەر بکرێت لەگەڵ تێپەڕن بوونی کاتدا دەبێت چارەسەر بکرێت و پارەکە بدرێتەوە لە بڕواایەدام لە ماوەی چەند ساڵێکدا میکانیزمێک دادەندرێت بۆ هاوبەشی پێکردنی قازانجەکان و بەش بە بەش قەرزەکە بگەڕێنرێت. باشە ئێوە چه میکانیزمێک بە گونجاو دەزانن بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە چه پێشنیازێکتان هەیە وەکو کۆمپانیەکانی نەوت بۆ حکوومەتی عێراق؟ لە بڕوادەم بەرەو پێشچوون هەیە ئێستا 2 ساڵ لە دانوستان دەکرێت لەسەر و کێشەیە و بەشێک لە کێشەکانی دیکە چارەسەر کراون بوونە بە بازارکردنەکە ڕێکەوتون لەسەری سۆمە و حکوومەتی فیدرال بە بازاری دەکات و دەیفرۆشێت بەڵام هەندێک کێشەی ئاڵۆز هەیە بۆ حکوومەتی فیدرال دەبێت بڕیاری لەسەر بدات ئایا ئامادەیە دان بەو یاسایی بوونی ئەو گرێبەستانە دابنێت ئایا ئامادەیە دام بەوە دابنێت کە چۆن نرخی ئەو نەوتە دەستنیشان دەکرێت و چۆن پارە بە کۆمپانیا نەوتەکان دەدرێت بۆ بەرهەمێنان و لە ڕووی قەرزەوەش هەروە گوتمان بەغدا بە دڵنیاییەوە نزیکە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران لە کۆتایی ئەمساڵ ئەمە بابەتێکی سیاسی هەستیارە تێدەگەم سەختە بە تەواوی پابند بن بەر لە هەڵبژاردن چونکە کێشەیەکی ئاڵۆزە. باش سپاس دەکەم بەڕێز ڕۆبین مێلز بەڕێبەری جێبەجێکاری کۆمپانیا قەمەر ئەنرژی لە دوبەیەوە لەگەڵ کوردستان 24.